ئازیزانم سڵاوتان لێوێت سعات حوتە و کورسات تەندروستی دووبارە گەڕایەوە خزمەتان بە پێشکەشکردنی تازەترین و نوێترین بڕگەی تەندروستی ڕۆژ. بابەتی ئەمڕۆژمان بە هاوکاری ئەلەند پێشکەشەکرێ بە شێوەیەکی گشتی بابەتێکی زۆر سەرەکیە و بابەتێکە بەشێکی زۆری بە ساڵاتچوان دووچاری ئەم گرفتا بنەوە و ڕاستەوخۆ پەیوەستە بە سەرکەوتنی تەمەن نەجوڵان و نەخۆشیەکانی سەردەم. هەلە سڵاو لێبێ. سڵاو لە تۆش ڕاستان، سڵاو لە بینەرانی خۆشەویستی وای تەندروستیەکی زۆر باشتان بۆ خوازیین. ئەمڕۆ لەگەڵ ڕاستان بابەتێکی زۆر گرنگتان بۆ باسەکەین کە ئەویش بریتە لە نەشتەرگەری گۆڕینی جونگەی ئەژنۆ و جونگەی حەوز. ڕاستان ئەم دوو بابەتە ئەم دوو جۆرە نەشتەرگەریە دوو نەشتەرگەری ئاڵۆز و دەگمەنن. بێگومان ڕەنگە کەم بێ ئەو کەسانی کە پێویستیان بێتی، بەڵام کاتێک کە پێویستەکەیەتە پێشەوە گرنگە کە چارەخوازەکە بزانێت چی بۆ ئەکرێ و لەوەش گرنگتر ئەوەیە کە ئێمە چۆن هاوڵاتیان تێبگەینین کە چی وا ئەکات ئەم دوو نەشتەرگەریە پێویست کات و چۆن خۆیانی لێ پارێزن. بەداخەوە زۆر جا بیرۆکەیەک هەیە لە ناو خەڵکا پێیان وایە کە کاتێک کە پزیشک نەشتەرگەریەک ئەنجامەیە لەبەر بەرژەوەندی خۆیەتی، بەڵام ئێمە زۆر جار لە پزیشکانە بیستین کاتێک یەکێک جۆرێک لە نەشتەرگەری گۆڕینی جونگەی پێویستە لە پێش هەموو شتێک یەکسەر نەشتەرگەری بۆ ناکات، دەست بۆ واکە کە پێڵێ پێویستە کێشە دابگری، وەرزش زیاترکەی، شێوازی گۆڕانکاری لە ژیانە هەبێ، دواتری خاتە سەر چارەسەری دەرمانی و ئەگەر هیچ لەمانە سوودیان نەبوو باشترین ڕێگە لە کۆتاییە نەشتەرگەریە. نەشتەرگەری گۆڕینی جونگە مێژوویەکی باشی هەیە لە کۆنەوە لە سەرەتای سەدەی 90ەوە باسەکەمە لە دەو کاتە پزیشکان بە شێوەیەکی گشتی کە یەکەم جار نەشتەرگەریەکان ئەنجام ماوە چونە بۆی کە ناو جستەی مرۆڤ ببینن بووی بە تەواوەتی تێبگەن لەم جونگەیە و بیریان لەوە کردوتەوە لە کاتی سێرکردنا ئەم جونگەیە چی لێ بکەین، ئەتوانین کارێ بکەین کە دووبارە جوڵەی بۆ بگەڕێنینەوە والم کەسە بکەین کە ئازاری بۆ کەم بێتەوە وردە گەیشتەوە قۆناغی کە ئێستا لە سەردەم ئەمڕۆیە یەک کۆمەڵ مەوادی تایبەت یەک کۆمەڵ شتمان هەیە کە ڕێک جونگەی ئەو ڕێک شوێنی ئەو جونگەیە گرێتەوە لە جێی ئەو جونگەیە زۆر جار بۆ 15 هەتا 20 ساڵ بم نەخۆشەوە مێنێتەوە. بێگومان پێشکەوتنێکی زۆر گەورەیە لە دنیای پزیشکیا بە شێوەیەکی گشت. بێگومان جاڕاستان خۆشبەختانە توانین بڵین کە ئێستا هەرێمی کوردستان بە جۆرێک کە کەتی تەندروستیتیە پێشکەوتووە کەوای لێ هاتووە چارەخوازان بۆ نەشتەرگەریەکی لەم جۆرە پێویست ناکە بچنە دەروی وڵات کە ئێمە ئەمڕۆ بڕگەیەکی زۆر گرنگ و بڕگەیەکی زۆر تایبەتمان بۆ ئامادەکردوون لەبارەی یەکێک لە دەگمەنترین نەشتەرگەریەکان. جا لەگەڵمانە بمێنەوە تا کۆتایی تا بزانن بڕگە و بابەتی ئەمڕۆمان چیە و دواتریش بێگومان بە هاوکاری میوانەکەمان کە پسپۆڕی تایبەتی بوارەکەیە بابەتەکانتان بۆ باسەکەین. ڕاستان وەکە ڕۆژەی کە هەواڵمان ئامادەیە چینە لای هەواڵەکە با پێکۆچین لای هەواڵەکان. هەواڵی یەکەممان کە تایبەتە بە ژیری دەستکرد باس لە ئەلکترۆنیاتەکە بەشێکی پزیشکان خەمیەوانناڵێن ڕۆژ لە ڕۆژان ڕۆبۆت جێگەی ئێمە ئاگرێتەوە لە ئەنجامدانی نەشتەرگەریەکانە. ئەم هەواڵش ڕێک باسی و بابەتەکە با پێکۆچین لای هەواڵ بزای ناوەڕۆکەکەی چێ فەرمون. پێشنەوەیەکی نوێی سنتەری پزیشکی جۆنس هۆپکینز لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گۆڕانکاریەکی گەورە و جەوهەری لە بواری نەشتەرگەری گۆڕینی جونگەی ئەژنۆدا ڕادەگەیەنێ. توێژینەوەکە کە پێداچوونەوەی بۆ زیاتر لە 10,000 حاڵەتی نەشتەرگەری کردووە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە دەریخستووە کە بەکارهێنانی تەکنەلۆژیای ڕۆبۆتی و زیرەکی دەستکرد شۆڕشێکی لە وردی نەشتەرگەریەکە و خێرایی چاکبوونەوەی نەخۆشیەکە دروست کردووە. بەپێی دەرەنجامەکان ئەو نەشتەرگەریانەی بە هاوکاری ڕۆبۆت ئەنجام دەدرێن ڕێژەی سەرکەوتنیان لە سەدانەوە هەشتی تێپەڕاندووە چونکە ڕۆبۆتەکە ڕێگە دەدات جوگە دەستکردەکە بە وردی لە شوێنی خۆی جێگیر بکرێت. ئەمە ژوا دەکات ئەو لێ خشاندنە ئاسایی پێشتر لە جونگە دەستکردەکاندا هەبوو بە ڕێژەی لە 65 کەم ببێتەوە. ئامارەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو نەخۆشانەی بەم تەکنیکە نوێ نەشتەرگەریان بۆ کراوە تەنها دوای 24 کاتژمێر توانیوانە بەبێ هاوکاری ئامێری ڕۆیشتن هەنگاو بنێن لە کاتێکا لە شێوازە کۆنەکەیە ئەمە چەند هەفتەیەکی خایاند. دکتۆر ریچارد میلەر پسپۆری نەشتەرگەری جونگە و سەرپەرشتیاری توێژینەوەکە دەڵێت سەردەمی نەشتەرگەری تەقلیدیەکان بەرەو کۆتایی دەچێت. ئێستا ئێمە دەتوانین پێش ئەوی بچینە ژووری نەشتەرگەری نەخشەیەکی سێڕەهەندی بۆ ئەژنۆی نەخۆشەکە دروست بکەین. ئەمە ژوا دەکات بڕین لە شان و ماسوولکەکاندا بۆ کەمترین ئاست دابەزێت. ئێمە بۆ بان دەرکەوتو ئەو نەخۆشانەی بەم شێوازە نەشتەرگەریان بۆ دەکرێت پێویستیان بە دەرمانی ئازارکوێن بە ڕێژەی لە 150 کەمتر دەبێت و زۆر خێراتر دەگەڕێنەوە بۆ ژیانی ئاسایی خۆیان. جگە لەلایەنی تەکنیکی توێژینەوەکە جەخت لەسەر سیستمێکی نوێی چاکبوونەوەی خێرا دەکا کە تێیدا نەخۆشەکە لە هەمان ڕۆژی نەشتەرگەریەکەدا دەست بە وەرزشی سووک دەکا. زانایان ڕوونی دەکەنەوە کەمانەوەی زۆر لە ناو جێگەدا دوای نەشتەرگەری ئەژنۆ دەبێتە هۆی مەینی خوێن و ڕقبوونی جونگە نوێیەکە. پزیشکان ئامۆژگاری نەخۆشان دەکەن کە پێش ئەنجامدانی نەشتەرگەری ماسوولکەکانی ڕانیان بەهێزکەن چونکە ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە جونگە نوێیەکە باشتر لەگەڵ جەستەدا بگونجێ و تەمەنی درێژتر بێ کە ئێستا ئەتوانێت بکاتە زیاتر لە 25 ساڵ.
وەک ئەبیدین کە بەڕاستی پێشکەوتنی تەکنەلۆژیا مای خۆشحاڵیە بۆ هەموو کەسێک و بە تایبەتی بۆ کردی تەندروستی ڕاستان وەرە ببینە چۆن لە کۆنەوە هەتا ئێستا بابەتی ژیری دەستکرد و بابەتی ڕۆبۆت بەرەو پێشچووە بە نمونە کە سەرەتا لە ساڵانی 1970کانەوە بە نزیکەی کە ڕۆبۆت خراە بواری پزیشکیەوە بە نمونە لە ساڵی 1970 ڕۆبۆت بەکارهێنرا بۆ جۆرێک لە نەشتەرگەری جونگەکان لە ساڵی 1985 بە هەمان شێوە ڕۆبۆت بەکارهێنرا بۆ ئەوەی کە ئەو پسپۆڕانی ئەو دکتۆری نەشتەرگەریانی کە نەشتەرگەری مێشک و دەمارەکەن دەستیان زۆر نەلەرزێ لە کاتی نەشتەرگەریەکەیەواتە ڕۆبۆتێکیاندانە کە دەستی کەسەکەی لە شوێنێکە ئاچەسپان بۆ ئەوەی کە کێشەی بۆ دروست نەبێ و ئەو ئامێرە پزیشکی کە دەخرێتە ناو مێشکی چارەخوازەکەەوە جوڵی زۆر نەکات و زیانی پێنەگەێنێت وەک ئەبینین کە بەرەبەرەم پێشکەوتنانە ژوای کردووە لە ئێستادا بۆ نەشتەرگەریەکان وا بەکاردێت کە هەم چاکبوونەوەکە خێراترکە و هەم نەشتەرگەریەکە ژاسانترە بێگومان جە هەر نمونەی خۆت باسکردنمونەیەکی زۆر جوان بووە لەن مێشک و دەمارێکێکە لەو شوێنانەی کە نەشتەرگەری تایە و بەشەی گشتی ئیشکردن تایە زۆر ناڕەحەتە لەبەرەوەی ئەو ژمارە و قەبارەی ئەو خانانی کە لە مێشکا هەیە زۆر ورد و بچووکن و زۆرن گرفت زۆر جار بۆ پزیشک دروستە بێ کە زۆر جار ئەوەندە وردە پێویستیان بە چاویلکەی تایبەتە بۆ بینینی جا تۆ ئەگەر ڕۆبۆتێک توانێت هاوکارت بێرەوەی کە دەست سەقامگیر کا زۆر نەجوڵێ یاخود لەم نەشتەرگەریە بڕوانە چۆن ئێستا ئەڵێ لە ڕێگەی ڕۆبۆتێکەوە تۆ نەشتەرگەری چاندنەوە و دووبارە دروستکردنەوەی تۆپەی حەوز و کۆمەڵێ جونگەی تر ئەنجام بدرێت کە چەند ئێمە پێشکەوتنێکی مویمە بەڵام لە بیری نەکەین ڕۆبۆت و زیرەکی دەستکرد هەمیشە بۆ خزمەتی مرۆڤ دروست بووە بۆ دروست نەبووە کە جێگرەوەی مرۆڤ بێ ینی هەمیشە ئەگەر بێت و ڕۆژێ لە ڕۆژان بشگەین بەو ئاستەی نەخۆش خۆی بچێت لە لای ڕۆبۆت سەیری خۆی کاوە چارەسەرەکەش وەرگێ هێشتا هەر بێگومان ئەمە لە ئەرکی پزیشک کەم ناکاتەوە لەبەرەوەی لە کۆتاییە ئەوە مرۆڤەکە قەرارەیە لە تەندروستی تۆ ئەوە مرۆڤێکە قەرارەیە لە کۆمەڵی لایەنی تری ئەم نەخۆشە خۆم نەخۆشە مەرجنیە هەر بێت نەشتەرگەرێکی بۆ بکرێت و بڕاتەوە پێویستە لایەنی دەرونی نەخۆشەکە ڕەچاو بکرێ زۆر جار زۆر گرنگە لایەنی مادی و گیرفانی نەخۆشەکە ڕەچاو بکرێ ئەم شتانە هەمیشە پێویستی بە پزیشکی پسپۆڕە پێویستی بە وەرگرتنی پزیشکی پسپۆڕە بۆیە ئەوە لەبیر نەکەین ئەچمەوە سەر بابەتی سەرەکی خۆمان کە باس لە گۆڕینی جونگەی حەوز و ئەژنۆکەین وێنێکم بۆ ئامادە کردوون بۆی کە زانیاریی باشترتان سەبارەت بە بابەتەکە بێگەر هاوکارم بن وێنەکە باس لە شێوازی بە شێوەیەکی شێوازی ئەنەتۆمی و ڕێکخستنی جومگەی حەوز و ئەژنۆکە ئەگەر بڕوانن لێرەیە ئەم جومگەی حەوزە کە بە شێوەیەکی گشتی پێوترێ جومگەی بۆڵ ئەند سۆکێت بۆڵ ئەند سۆکێت واتە جومگەیەکە لەلایەکەوە وەکو تۆپێک و لەلایەکی شۆ ئێسکەکەی تێئەچێ کەواتە هەرا لێرە ئەگەر بڕوانن ئەم سەری ئەژنۆی ڕانە وەکو جۆرێک لە دارێک چۆتە ناو ئەم بۆشاییەوە کە لە ئێسکی حەوزا دروست بووە زۆر جار ئەو کەسانی کە گرفتی ئەم ئێسک و جونگەیان بۆ دروستە بێ ئەوەیە کە لێرەیە داخوران دروستە بێ لە نێوان ئەم جونگەیە کاتێککە داخوران دروست بوو ئازارێکی زۆر بۆ نەخۆش دروستەکە وە کێشەی جوڵە بۆ نەخۆش دروستەکە و لە بیری نەکەین یەک کۆمەڵ ماسوولکە و لیمف و خوێنبەر و خوێنهێنەر هەیە لێرەیە هەرێکێک لەماناگەر گرفتی بۆ دروست ببێ گیرانی خوێن بێ زۆری ئیتیهاب بێ لەو شوێنەیە زۆر جار پێویستەکە ئەم جونگەیە داخورانێکی زۆری بەسەر پێویستەکە بگۆڕێ هەر بۆیە ئەنجامدانی ئەم جۆرە نەشتەرگەری گۆڕانی جونگانە زۆر گرنگە هەر پێم خۆش زانیارێکتان هەبێ بەوەی کە چۆن ئەم شێوازە ڕێکخراوە و چۆن ڕێک فیت و پڕاوپڕ یەکن ئەم دوو ئێسکە بە شێوەیەکی گشتی دەست خۆش ڕاستانجا ئەچینە لای هەواڵێکی تر کە باز لە بابەتێکی زۆر گرنگەکەین ئەویش پێکەوە بەستنی جۆری پیشەکانە لەگەڵ تێکچوونی پێشوەختەی جونگەکان بێگومان هەموو کەسێک جونگەی تێک ناچێت بەڵام هەندێک پیشە هەیە کە ئەکرێت تێکچوونی جونگەکان پێش بخات بە نمونەگەر کەسێکی ئاسایی لە تەمەنێکی پیری لەسەر و 50 ساڵی تووشی حاڵەتی تێکچوونی جونگە بێت بابزین ئەو پیشانە چینکەوە کەن ئەم حاڵەتە پێشتر بکەوێت و لە تەمەنێکی گەنجیەوە کەسەکە تووشی حاڵەتەکە بێ بابێک و بچینە لایم هەواڵە توێژینەوەیکی هاوبەشی زانکۆی میونشن لە ئەڵمانیا و پەیمانگای تەندروستی پیشەی ئەوروپی پەردەی لەسەر پەیوەندیەکی مەترسیدار لابرد لە نێوان جۆری پیشە و تێکچوونی پێشوەختەی جونگەکانی جەستە توێژینەوەکە کە ماوەی 12 ساڵی خایاندووە و چاودێری پتر لە 20,000 کارمەندی لە کەرتە جیاوازەکاندا کردووە دەری خستووە هەندێک پیشەی دیاری کرا و ئەگەری توش بوون بە لاوازبوونی جونگەکان بە ڕێژەی لە 75 زیاد دەکەن
بەپێی دەرەنجامەکان کرێکارانی کەرتی بیناسازی پەرستاران و وەستاکانی چاکردنەوەی ئۆتۆمبیل لە سەروی لیستی ئەو کەسانن کە جونگەکانیان مەترسی لەسرە. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکا کە دانیشتنی زۆر لەسەر چۆک یان هەڵگرتنی قورسایی بە شێوەیەکی ناڕێک دەبێتە هۆی دروستبوونی فشارێکی بەردەوام لەسەر کڕکڕاگەی ئەژن و حەوز. ئامارەکان دەری دەخەن لە سەدا 60 ئەو کەسانی لە تەمەنی 40 ساڵیدا تووشی ئازاری درێژخایانی جونگە دەبن، هۆکارەکەی بۆ ئەو فشارە زۆرە دەگەڕێتەوە کە لە کاتی کارکردنی ڕۆژانەدا خستویانەتە سەر جەستەیان. دکتۆر هانز بێکەر کە یەکێکە لە ئامادەکارەکانی راپۆرتەکە دەڵێت کێشەکە تەنها لە ماندووبوونی ماسوولکەدا نییە، بەڵکو لەو لێخشانە وردەیە کە لە ناو جونگەکە ڕوئەیە بەبێ ئەوەی هەستی پێ بکەین. ئێمە بۆمان دەرکەوتووە ئەو کارمەندانەی کە ڕۆژانە زیاتر لە 4 کاتژمێر بە پێوە ئەوەسن یا بەردەوام قورسایی بەرزەکەنەوە مادەی شلەی ناو جونگەکانیان بە شێوەیەکی ناچەندروست کەمە بێتەوە. ئەمە ژوا دەکا کە کڕکڕاگەکە ڕاستە و خۆ بەرئێسک بکە و ببێتە هۆی هەوکردنێکی تند. هاوکات توێژینەوەکە هۆشداری دەداتە فەرمانبەرانی ناو نووسنگەکان کە بۆ ماوەی درێژ بەبێت جوڵا لە بەردەم کۆمپیوتەردا دەنیشن. زانایان ڕوونی دەکەنەوە دانیشتنی ناتەندروست دەبێتە هۆی تێکچوونی جونگەکانی مل و پشت و مەچەک. پزیشکان ڕێنمایی دەدەن کە پێویستە لە هەر کاتژمێرێکی کارکردندا لانی کەم دەخولەک جوڵا بەجەستە بکرێت و وەرزشی کشان ئەنجام بدرێت. هەروەها جەخت دەکەنەوە لەسەر بەکارهێنانی پێڵاوی گونجاو و پشتێنەی تایبەت لە کاتی هەڵگرتنی قورساییدا بۆ پاراستنی جونگەی حەوز و بڕبڕی پشت لە داخوران. ئازان لەم هەواڵەیە باس لە پەیوەستی تەندروستی جونگە بە پیشەی مرۆڤەوەکە. بەشێکی زۆری ئەو پیشانەی کە خوازیاری جەستن واتە زۆر پێویستیان بە ئەرک و ماندووبوونی جەستەیە، پیشە جیاوازەکانی کرێکاری و وەستایەتی و یاخود هەر پیشەیە کە زۆر بە پێوەوەستان و هەڵگرتنی قورسایی زۆری تیابێ بە شێوەیەکی گشتی هێزێکی زۆر و فشارێکی زۆر کاتە سەر کڕکڕاگەکان. ئێسک وا دروست بووە کە ئەگەر فشاری بچێتە سەر توانای نوشتانەوەی نییە، بەڵام کڕکڕاگە هەر خۆی بۆ ئەو دروست بوو کاتێککە فشاری چوە سەر بنوشتێتەوە و ئەو فشارە هەڵمەژێ. کاتێککە بۆ ماوەیەکی زۆر ئەم فشارە ئەچێتە سەری یان ئەگەر بێت و بە لەسەر چۆک بکەوێت یاخود ئەگەر بێت و هەڵگرتنی قورساییەک بە شێوەیەکی ناڕێکە پشتی ڕێک نەبێ یان قاچێکی بەباشی نەنوشتابێتەوە ئەبێتەوە کاریەوەی کە زەبرێکی زۆر بچێتە سەرم جونگانە بەپێی کات بەپێی مەودا و بەردەوامی ئەمەوە کات ئەم جونگانە دابخورێن و تووشی هەوکردن ببن. ئەمەش کێشەیەکی ترە کە لەگەڵ بەشێ لە پیشەکانە تووشی خەڵکە بێگومان ڕاستان بەدەلەوەی کە تۆش باسێ کرد دانیشتنی زۆر لە بنمونەوە کەسانی کە لە نووسینگە یاخود لە ئۆفیسەکە ئیشەکان و لەوان گرنگتریش ئەو کەسانی کە شۆفێری ڕێگەی دەرەوەی شارەکان و ڕێگەی دوور و درێژەکەن گرنگە کە بزانن چۆن تەندروستی جونگەکانیان ئەپارێزن. ئەویش زۆر ئاسان و زۆر سادێ. بنمونە ئەگەر کەسێک لە ئۆفیسەکە ئیش بکات ئاساییە بەلایانی کەمەوە هیچ نەبێ هەر نیو کاتژمێر جارێک کەمێک جوڵە ئەنجام بدات، کەمێک پێڕۆشتن ئەنجام بدات، یاخودە و کەسانی کە شۆفێری ڕێگەی دەرەوەن لەو شوێنانی کە ئەتوانن بۆ سن هەوڵ بدەن ئەگەر هیچ نەبێت دوو خولەک بە پێ بڕۆن هەر بە دەوری ئۆتۆمبیلەکەیانە یاخود لەسەر شۆستەیەک شتێکی لەو شێوەیە ئەوتوانن پارێزگاریەکی باشتر لە جونگەکەی خۆیان بکەن. جاچمەلای هەواڵێکی تروەکو هەموو ڕۆژێ ئێمە چارەسەرەکەی بە بەشێک لە خواردن دانین، یان یەگەرم خواردنە بخەنە شێوازی خواردنتانەوە سوودی لێبینن. باس لە ماسی و لە بەدیاریکرای باز لە سەلمون و کۆمەڵە جۆری ماسیەکەین کە چەندێک بە سوودن بۆ تەندروستی جونگەکان. فەرموو با پێکەوە بچین لەم هەواڵ بزانین ناوەڕۆکەکەی چییە. توێژینەوەیەکی نوێی زانکۆی هاروارد لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆزینەوەیەکی گرنگی دەربارەی کاریگەری ماسیە چەورەکان بە تایبەتی ماسی سەلمون لەسەر بەهێزکردنی کڕکڕاگەی جونگە ئاشکرا کردووە. توێژینەوەکە کە لەسەر 5,000 کەسی سەروتەمەند 50 ساڵ ئەنجام درراوە دەریخستووە کە خواردنی ئەم جۆرە ماسیانە بە شێوەیەکی ڕێکخراو دەبێتە هۆی کەمکردنەوەی نیشانەکانی هەوکردنی جونگە بە ڕێژەی لە 140. ئەم توێژینەوەیە کە ماوەی 6 ساڵی خایاندۆ دەری دەخات ماسیە چەورەکان دەوڵەمەندن بە ترشە چەوریەکانی ئۆمێگا 3 کە وەک دەرمانێکی سروشتی دژە هەوکردن کار دەکەن. زانایان ڕوونی دەکەنەوە
ئۆمێگا3 دەبێتە هۆی ڕێگریکردن لەو ئەنزیمانی کڕکڕاگەی ئەژنۆ تێک دەشکێنن. ئەو کەسانی لە هەفتەیەکدا دووژە ماسی چەوریان خواردووە نەک تەنها ئازاری جونگان کەمتر بووە، بەڵکو نەرمی و جوڵەی جونگەکانیان بە ڕێژەی لە 35% باشتر بووە بە بەراورد بەوانەی ماسی ناخۆن. دکتۆرە سارە تۆمسۆن کە پسپۆڕی خۆراکە و سەرپەرشتیاری تیمی توێژینەوەکەی دەڵێ نهێنیەکە لە مادەی EPA و DHA یە کە لە ناو ڕۆنی ماسیە هەیە. ئەم مادانە نەک تەنها هەوکردن کەمەکەنەوە بەڵکو یارمەتی دەردانی مادەی کۆلاجی نەدەن کە پێکاتی سەرەکی کڕکڕاگەکەیە. ئێمە بۆمان دەرکەوتووە کە ماسی سەلەمون بەهۆی هەبوونی بڕێکی زۆر لە ڤیتامین دیەوە یارمەتی مژینی کالیسیۆم دەدات و ئێسکی دەوروبەری جونگەکەش بەهێزەکە. ئەمە وەک قەڵغانێکی سروشتی وایە بۆ پاراستنی جەستە لە نەخۆشی ڕۆماتیزم. هەروەها توێژینەوەکە ئاماژە بۆ دەکات خواردنی ماسی پێویستە بە شێوەی برژاو بێت تاوەکو سوندەتە دروستیەکانی بپارێزێت، چونکە سوورکردنەوەی ماسی لە ناوڕۆندا دەبێتە هۆی تێکچوونی ترشە چەوریە سووربەخشەکان و گۆڕینیان بۆ مادەی زیان بەخش. زانایان جەخت دەکەنەوە کە لە تەنیشت خواردنی ماسی پێویستە خواردنی شەکر و کاربۆیدراتی دەستکرد کەم بکرێتەوە، چونکە شەکر هۆکاری سەرەکیە بۆ زیادبوونی هەوکردن لە ناو جونگەیە و کارەکەی ئۆمێگا 3 پوچەڵەکاتەوە. بەڵێ ئازیزان جا ئەلەن تۆ پێما بێ خۆت زۆرە حەز لە ماسیشە. ڕاستە بێگومان ماسیەکێکە لە چێژبەخشترین خواردنەکان بەڕاستی بێگومان بەڕاستی خۆش و ئەمە شەواڵێکی زۆر دڵخۆشکەرە بۆ هەموو کەسێکەوانی کە ئارەزویان لە خواردنی ماسیە و بە تایبەتی بۆ من ڕاستان. چونکە وەک لە هەواڵەکەی ئاشکرای کردووە خواردنی ماسی ئەبێتە هۆی ئەوەی کە جونگەکان پارێزێت و ئەو کەسانی کە ڕێژەیەکی باش لە ماسیە خۆن ساڕێژبوونی کێشەی جونگەکانیان بێگومان ئاسانترە لە بەروی ماسی دەوڵەمەندە بە ئۆمێگا 3. جام هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە ڕاستان هەرمەی خەرەسەر من خۆشە ماسی خۆری باش. من خۆشم زۆرم حەز لە ماسیە و جاچی خواردنێکە هەم خۆش بێ ئەم سوودیشی زۆر بێ و بە تایبەتی بە برژاویش باسە بێگومان. ئەچمە لای هەواڵێکی تر ئەم هەواڵە بۆ ئەو کەسانەیە کە بە شێوەیەکی گشتی ئازاری پشتیان هەیە، جۆرێک لە کێشەکانی فەقەراتیان هەیە، دەرچوونی دیسکیان هەیە، یان لە کاتی ڕۆیشتنە ئەشەلن و ئازارێکی زۆریان هەیە، بەڵام لە هەمان کاتە ئەشزانن کە ئەبێ وەرزشکەن. ئەی چارەسەر چییە؟ با پێکۆ بچین لایەم هەواڵە بزانین چارەسەر بۆ تۆ چییە. توێژینەوەیەکی فراوانی پەیمانگای ئوسترالی بۆ وەرزشی زانکۆی سیدنی هۆکارە زانستیەکانی کاریگەری سحراوی مەلەوانی لەسەر پاراستنی جونگەکان و چارەسەرکردنی ئازاری پشتە خاتە ڕوو. توێژینەوەکە جەخت دەکاتەوە لەوەی کە مەلەوانی تەنها وەرزش نییە، بەڵکو باشترین جۆری چارەسەری سروشتیە بۆ کەسانی کە کێشەی داخورانی جونگەکانیان هەیە. ئەم توێژینەوەیە کە بە بەشداری 8,000 کەس ئەنجام درراوە دەری خستووە کاتێک مرۆڤ لە ناو ئاودایە بەهۆی هێزی پاڵنەری ئاوەوە جەسە لە سەدانەوەی کێشی خۆی لەدەست دەدات. ئەمە ژوا دەکات جونگەکانی ئەژنۆ حەوز و پشت لەو فشار ڕزگاریان بێت کە لە کاتی ڕۆیشتنیان ڕاکردندا لەسەریانە. ئامارەکان ئاماژە بەوە دەدەن کە ئەو کەسانی هەفتانە 3 جار مەلە دەکەن ڕێژەی ڕەگبوونی جونگەکانیان لە بەیانیاندا بە ڕێژەی لە 150 کەم دەبێتەوە و توانای جوڵەیان زۆر زیاتر دەبێت. دکتۆر جەیمس ویلسن کە پسپۆڕی پزیشکی وەرزشیە لەبارەی ئەنجامەکانەوە ئەڵێ مەلەوانی تاقە وەرزشە کە ڕێگە دەدا ماسوولکەکان بەهێز ببن بەبێ ئەوەی هیچ لێدان و فشارێ بکەوێتە سەر کڕکڕاگی جونگەکان. بەرگری ئاوا دەکا ماسوولکەکان کار بکەن و بەهێز بن. کاتێک ماسوولکەکانی دەوروبەری جونگە بەهێز دەبن وەک پاڵپشتێک کارەکەن و باری سەر جونگەکە سووکەکەن. ئێمە بۆمان دەرکەوتووە کە مەلەوانی دەبێتە هۆی زیادبوونی سوڕی خوێن لە ناو جونگەکانە. ئەمەش یارمەتی گەیاندنی ئۆکسجین و مادە خۆراکیەکانەیە بۆ ئەو شوێنانی کە کڕکڕاگەکەیان زیانی پێگەیشتووە. توێژینەوەکە باز لەوەش دەکات پلەی گەرمی ئاوی مەلەوانگەکەش گرنگی خۆی هەیە. ئاویش لە تێن یارمەتی خاوبوونەوەی ماسوولکەکان و کەمکردنەوەی ئازاری جونگەتوندەکان دەدات. زانایان ڕێنمایی دەدەن کە ئەو کەسانی کێشیان زۆرە یان تەمەنیان گەورەیە لە جیاتی ڕاکردن پەنا بۆ مەلەوانی بەرن، چونکە ڕاکردن لەسەر زەوی ڕق دەبێتە هۆی دروستبوونی شۆکی بەردەوام بۆ ئەژنۆکان، بەڵام ئاو پارێزگاری لە هەموو بەستەرەکانەکات. پزیشکان ئامۆژگاری دەکەن کە لانی کەم 30 بۆ 45 خولەک مەلەکردن لە ڕۆژێکە ئەتوانێت پرۆسەی پیربوونی جونگەکان بۆ ماوەی 15 ساڵ دوابخە. کەواتە ئازیزان گرنگترین جۆری وەرزش بۆ یەکێکە گرفتی جونگەی هەبێ، هەر جونگەیەکی جەستەی بێ مەلەیە. ئەمە شتێکی فیزیاییە. کاتێکە ئەچینە ناو ئاوە، کاتێکە مرۆڤ چێتە ئاوە،
ئەو هێزەی کە تۆ لە ئاوەکە ئەیکەی کێشە کێشی جەستە دروستیەکە ئاوەکە بە پێچەوانەوە ئەیکاتەوە سەر جەستەی تۆ بۆیە زۆرجار لە ئاوا ئەڵێن جەستە سوکترە بێ هەر بەڕاستی ژوایە ئەو کێشە زۆرەی کە پێشتر لەسەر جونگەکانە کاتێککە پێ لە زەوی داانیت و زەوی دووبارە ئەیاتۆ لە ئەژنەکانی تو وەز بە ئازارەکەی لە ئاوا ئەم شتە بوونی نییە تۆ لە ئاوا بە شێوەیەکی گشتی وەک وایە بفڕی لەبەرەوەی پێت لەسەر هیچ شتێک نییە بۆیە بە شێوەیەکی گشتی مەلە زۆر باشە بۆ کەسانی کە گرفتی ئەژن و جونگەکانی تریان هەیە و ئەش بێ وەرزش بکەن لەگەڵ بێگومان زۆر ڕاستە جاڕاستان هەر لەبارەی نەشتەرگەری گۆڕینی جومگەوە ئێمە ئەمڕۆ بابەتێکمان ئامادە کردووە کە ئەویش هەواڵێکی دڵخۆشکەرە بۆمان ئەواڵەکەشمانەوەی کە خۆشببختانە لە ئێستاە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستانیش بەگشتی نەشتەرگەریەکان بە ئاستێک و بە جۆرێک پێشکەوتون کە ئەو چارەخوازانەی حاڵەتێکی دەگمەنیان هەبێ ئەتوانن بەبێ ئەوەی کە ڕوو لە وڵاتانی تر بکەن لە ناوخۆی خۆمانە نەشتەرگەریان بۆ ئەنجام بدرێت و ڕێژەی نەشتەرگەریەکانیش خۆشببختانە سەرکەوتووە جا بابێکەوە بچینە لای ئەم بڕگەیە تا بزانین چ جۆرە نەشتەرگەریەکە و چۆن ئەنجام درراوە هاتوونەتە ژووری نەشتەرگەری و ئەمڕۆ من لێرەوە پێتان ئەڵێم کە چۆن پێشکەوتنەکانی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان وای کردووە کە ڕێخۆشکەر بێ بۆ چارەخوازان پێویست نەکات چارەخوازەکە ڕوو لە دەروی وڵات بکات لەگەڵمانە بن بابزانین دۆسیەی ئەمڕۆمان چییە چارەخوازەکەمانە ئەمڕۆ ناوی کاکەفورە تەمەنی 75 ساڵە کاکەفور پێش 20 ساڵە بەهۆی ڕووداوێکە کەوتووە تۆپی سمتی شکاوە چووتەوە بۆ وڵاتی ئەردن لە شاری عەمان عملیاتێکی بۆ کراوە عملیاتی گۆڕینی تۆپی سمتە الحەمدوللا دیارە چەند ساڵێکە ئەم عملیاتە سەرکەوتوو بۆ هیچ کێشەی نەبوو بەڵام بەداخەوە دیسان کاکەفور کەوتووە ئیتر ببوونی ئەو کەوتنە جونگەکە عەزیەتی بۆ شل بۆتەوە لەگەڵ ئەوەی کە مادەی ناوی جونگەکە شکاوە ئیتر بەهۆی ئەوە بووی بە ئازار و شەلین و ناڕاحەتی و ناتوانانی شوکە یعنی چالاکی ڕۆژانەی خۆی بۆ تەمەنی خۆی بکات حتا تەنانەت لە کاتی خەوتن استراحەت نییە و ئازاری هەیە بۆیە لە دوای تشک و پشکنین نەخۆشەکە لەگەڵ نەخۆشەکە گفتوگۆمان کردو و پشتنیاری ئەوەمان داوە بە نەخۆشەکە کە پێویستی بە عملیاتی دووبارە گۆڕینی تۆپی سمتە کە عملیاتێکی زۆر زۆر ئالۆزە عملیاتێکی دەگمەنە یعنی پێویستی بە جونگەیەکی تایبەتە پێویستی بە ژینگەیەکی تایبەتە پێویستی بە ئەزمموونیەکی پزیشکی تایبەتە لەم سەردەمەی ئەمە ئەخیر 5 ساڵە الحەمدولله توانیمانە کە بەعکسەوە یعنی جاران نەخۆش لە کوردستان و لە شاری سلێمانی لە عێراق بەگشتی نەخۆش ئەچێتە بوو دەرەوەی وڵات چارەسەر ئەکرێت بەڵام بەعکسەوە ئێمە توانیمانە نەخۆش لە دەرەوەی وڵات من چەند راپۆرتێکە بۆم هاتوۆتەوە لە وڵاتێکی پێشکەوتووە ئەوروپیە مناڵ و حوسڵم ئمە خەڵکی دەرەوەی وڵا خۆشمان هەبوو وڵاخان دەرچون نەماڵەوە ڕۆیشتن بەرەو دەر من ڕام کرد بە شوێنە گورکە نیان خوا پێن وەک دنیا سەهۆڵ بەنان بکەوت و زانەوە ڕاکە کەوتم ئەم سمتەن بە حساب دزیشتەوە بوو تر بە باوشی ناوێن بماڵەوە تەقریبا بەو ئازاروهینەوە چل ساڵ ناڵادم ساڵ دووە دەستمتەکە تەواو پەکی کەوت ئێستا چۆنە دووبارە پێویستە بە نەشتەرگەریە ئەم جارە هاتووە ئەوە بۆ 20 ساڵەشیە هیچ کێشە نەبوو پارەکە کەوتم لە قادەرما ئەمجا سیارێکی دای لێمەتی نەمزانی کۆڵەمیە ئەمە شعەکەی کاگەفورە وەکو باسمان کرد سەرەتا پێش 20 ساڵە تووشی ڕوودا بوو تۆپی سمتی شکاوە لە میلی ئیتر کە چۆتەوە بۆ وڵاتی ئەردن لە شاری عەمان عملیاتێکی بۆ کراوە کە عملیاتی گۆڕینی تۆپی سمتە فترەیەک لەمەوو پێش دیسانەوە کەوتووە ئیتر پارچەی لە ناو جونگەکە شکاوە لەگەڵ جونگەکەی شل بۆتەوە بۆهۆی ئازارەوە و ناڕاحەتیە ئیتر لەو حاڵەتە چارەسەرەکەی تەنیا عملیاتێکی دووبارە گۆڕینی واتە ئێوە ئێستا ئەم بەشەی بۆ دەرەکەن و دووبارە سەر لە نوێ عملیاتەکەی ئەم بەشە هەمووی ئەو جونگە هەمووی دەرکەین ئەو بەکەڵک نەماوە تەرەبێ جونگەیەکی تایبەت بە عملیاتی گۆڕین دووبارە گۆڕینی تۆپی سمتە چونکە لە ڕووی قیاسات و لە ڕووی شکڵەوە
ئەم جمگە جیاوازە لە جمگەی عملیاتی گۆڕینی تۆپێسمتی سەرەتایی. زۆر باشە جا کاغەفور کە تەمەنی نزیکەی 75 ساڵانە حاڵەتەکەی ئەو بۆ کە لە تەمەنێکی مناڵیا بەهۆی کەوتنەوە کێشە بۆ جونگەی حەوزی دروست بووە جا پاش چەند ساڵێکی زۆر کە نەشتەرگەری بۆ کراوە خۆشبەختانە لە دەروی وڵات نەشتەرگەری بۆ کراوە و سەرکەوتوو بۆ بەڵام دووبارەکە گەڕاوەتەوە بۆ ئێرە نزیکەی 2 بۆ 3 ساڵ پێش ئێستا بە هەمان شێوە کەوتوتەوە و تووشی ئەو حاڵەتە بۆتەوە جا بەڵام خۆشبەختانە لە ئێستا چارەسەری زۆر بوونجا و لێرە بەردەستە و سپاس بۆ دکتۆر حەیدەر کە ئەو بڕگەی بۆ ئێمە ئامادە کرد و هاوکارمان بوو بێگومان هیوادارین کە تەندروستی کاغەفوریش زۆر زۆر بەرەو باشتر بڕوە بەسی تۆش خۆش بێ بۆ ئامادەکردنی بڕگەکە بەشەی گشتی ئازان لەگەڵمان بمێنەوە یەک کۆمەڵ پرسیار هەیە سەبارەت بە هەم نەشتەرگەری و دوای نەشتەرگەری وە پێش نەشتەرگەری کە نەخۆشە بێت چی بکە و چۆن کەسێک نەکەوێتە بەر نەشتەرگەریش ئەمەشە پرسیارێکی زۆر گرنگە لەگەڵمانە بمێن پزیشکی پسپۆرمان لەگەڵای ئەم پرسیارانە هەمووی ئاڕاستیان پزیشکە پسپۆرانە ئاکرێ بەڵام وچانیش کورد وەرەگرین دوای گەڕینەوە قسمەتە. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین جا بەردەوامە بین لەگەڵ دکتۆر ڕەنج کە پسپۆری تایبەتی ئێست کوشکاوێت دکتۆر زۆر بەخێر بێ زۆر بەخێرات زۆر سپاس دکتۆریان تەوری ئەمڕۆمان لەسەر جومگەی ئەژنۆ و جومگەی حەوزە جا با لە جومگەی ئەژنۆ دەست پێکەین دکتۆر نەشتەرگەری گۆڕینی جومگەی ئەژنۆ چییە و چ کاتێک پێویستەکان انجام بدرێت. زۆر سپاس نەشتەرگەری گۆڕینی جومگەی ئەژنۆ یەکێک لە نەشتەرگەری باوەکان کە لە ئێستادا ڕۆژانە ئەتوان بڵم لە شارەکەی خۆمان و لە وڵاتەکەمانە بە شێوازێکی زۆر ئەنجام بدرێت پێش 10 ساڵ لەوانەیە بە 15 ساڵ ئەم نەشتەرگەریەکە زۆر کەمتر کرابێت بەڵام ئێستا زۆر باوە و زۆر ئەکرێت. نەشتەرگەری گۆڕینی جومگەی ئەژنۆ بریتیە لە لابردن و لێکردنەوەی ئێسکی زبر بوو لەگەڵ ڕاگەی زبر بوو خراپ بوو لە کۆتایی ئێسکی ڕان و سەرەتای ئێسکی قامیشەدا و گۆڕینی بە مادەیەکی کانزایی بە هەمان ئەو قەبارەی کە لێکراوەتەوە بە نموناگەر تۆ 3 میلیمەتر لێ بکەیتەوە هەمان قەبارەی مادەیەکی کانزاییدا ئەنەی بۆ کۆتایی ئێسکی ڕان و لەگەڵ بدایەتی ینی سەرەتای ئێسکی قامیشە و لە کۆتایی نەشتەرگەریەکە تا مادەیەکی پلاستیکی کە پێوترێ پۆلی ئێتیلین ئەخرێتە نێوان هەردوو ئێسکەکەوە کۆتایی ئێسکی ڕانوەکوتم لەگەڵ بدایەتی ئێسکی قامیشەدا. ئامانجی نەشتەرگەریەکە کەمکردنەوەی ئازارە بە دەرجە یەک و لەگەڵ باشترکردنی کواڵەتی ژیانی کەسەکەیە و لەگەڵ کردنی ئیشی ڕۆژانە بۆ کەسەکە بە شێوازێکی ئاسانتر. دکتۆر پێم خۆشە باس لە گرنگترین هۆکارەکان کەین ئەگەر پێم وابێ بە شێوی گشتی ئەگەر ڕووداوێکی هاتوو چۆی خوشتێکی نەخوازرا و ڕوونەیات هەوکردن و گۆڕینی ئەم جونگانە یەکسەر ڕاستە خۆ ڕوونایە پێویستی بکاتە پێم خۆشە باسی گرنگترین ئەو هۆکارانە بۆ بکەی کە ئەبنە هۆکاری ئەوەی وابێت ئێوەی پزیشک بڕیار بن کە ئەم جونگەی پێویستی بە گۆڕینە. ڕاستە هۆکارەکانی گۆڕینی یعنی ئەو کارێنەوە لە پزیشکێکە کاکە بڕیار لە گۆڕینی جونگەی ئەژنۆ بکە بە تایبەت کە ئێستا باسیەکەین باوترینیان هۆکاری یەکەم بریتیە لە زبربوونی یەکەمی یا پێوترێ پرایمەری ئۆستیۆئارترایتس هی جونگەکە کەمە کۆمەڵی هۆکاری هەیە وای لێ کاکە ئەم کەسە تووشی زبربوون بێ یا کەسێکی تر تووشی زبربوون نەبێت. هۆکارەکان هۆکاری جینات دەورە بینێ هۆکاری کێش زۆری کەسەکە دەورە بینێ ئەمەوەکو زبربوونی یەکەمی. هۆکارێکی تر پێوترێ زبربوون بەهۆی ڕۆماتیزم کە کەسێک هەیەی هەر عینشت هۆکاری تر بریتە لە زەبر کە بەرجونگەکە گەیەنرێت بۆ نمونە لە حاڵەتێکا کەسێک تووشی حاڵەتێکی کەوتنە خوارەوە هینێکی هاتوچۆ بێت ڕووتاوێکی هاتوچۆ بێ بۆی هەیە جونگەکە بشێوێت لە هەندێک حاڵەتی تایبەتە پێویست کاکە بە تەواوی جونگەکە یانی بیلۆ بکرێتەوە کە نەشتەرگەری گۆڕینی جونگەکەی بۆ بکرێت. کۆمەڵێ ینی هۆکاری تریش هەن بەڵام باوترینیان ئەوەیە کە باسم کرد پرایمەری ئۆستیۆئارترایتس ینی هۆکاری سەرەکی ئەوەیە کە بیل لە نەشتەرگەری گۆڕینی جونگەی ئەژنۆ بکرێتەوە. زۆر باشە دکتۆر ئەگەر کەسێک ئەم حاڵەتانی هەبێ بە نمونە داخوران بێ یاخود زبربوون بێ یاخود ڕووداوێکی هاتوو چۆیان هەر شتێ بێ نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام نەدرێت لە ماوەیەکی زۆرە ئایا
ڕاستەکەی ئێمە پێشەکی کە نەخۆش سەردانی پزیشکی پسپۆڕەکە بۆ نمونە بۆ ئازاری ئەژنۆی یا ناڕێکی یا چەوتی جونگەی ئەژنۆکەی هیچ کاتێک پزیشکی نەشتەرکار پێی ناڵێ ئەمە پێویست بە نەشتەرگەریە یەکەم جار لە هۆکار لە چارەسەرە سادەکانەوە دەست پێکرێ بۆ نمونە چارەسەری فیزیۆتێراپیانی لەگەڵ وەرزشە لەگەڵ کۆمەڵێت دەرمانە کە بۆ نەخۆشەکە بەکارهێنرێ کۆمەڵێ دەرزیش هەیە کە دەتوانرێ یارمەتی دەربێت لە کەمکردنەوەی ئازار و هەوکردنی جونگەکەیە ئەمانە بەکارهێنرێ و دوای فترەیەکی زۆر کاتێکی زۆر ئەگەر نەخۆشەکە بینراکە ئیسفادەی لەم نەوع چارەسەرە نەکردووە لەم جۆرە چارەسەرە نەکردووە ئەو کاتە نەخۆشەکە خۆی بیل لەوە ئەکاتەوە کە بە دکتۆری نەشتەرکار بڵێ کە گەیشتۆتە قۆناغی کۆتایی و پێویستەکە بیلەوە بکرێتەوە کە نەشتەرگەری گۆڕینی جونگەی ئەژنۆکەی بۆ بکرێ و نەشتەرگەریەکەش بڵین زبربوونی ئەژنۆکەش هەر بۆی ئاسان بێلای بینەران 4 دەرەجەی هەیە 4 ستەیجی هەیە دەرەجەی 1 و 2 3 و 4 نەخۆش بە تایبەت کە گەیشتە دەرەجەی 3 و 4 ممکنە لە بەشێکی زۆری کاتەکانە پێویستی بە نەشتەرگەری بێ بەڵام نەشتەرگەری بەس بە تەنیا لەسەر ئەشیعەیە بڵێ تیشک ناکرێ بڵێ ئەم کەسە گەیشتۆتە دەرەجەی 4 دەرەجەی 3 ئەمە پێویستی بە نەشتەرگەریە بۆ هەیە کەسێک گەیشتێتە دەرەجەی 4 بەڵام ئازارێکی ئەو توی نەبێ کە یا بڵین حات ژیانی خۆی بەڕێ بکە و پێویستی بەوە نەبێ کە گۆڕینی جونگەکە ئەنجام بدرێت بۆی لەبەرەوە کەسەکە زۆر دەورە بینێت و تەعقلوب یانی بڵین وەزعی خۆی لەگەڵ حیاتی ڕۆژانەیە و ئیشەکەی چییە ئەوانە هەمووی زۆر دەورە بینێ بۆ ئەوی کە بڕیار بدرێت ئایا پێویستی پێیەتی یا پێویستی پێی نییە. بەڵێ دکتۆر بەشەیەکی گشتی پێم خۆشە باس لە بابەتێکی ترکەم باس لە کێشەکرێ لە کێشی جەستە شتێکم خوێندەوە ئەڵێ ئەو کەسانەی کە گریمان کێشیان زۆر ئەگەر کەسەکە 90 کیلۆ بێ پێویستی بۆ بێ 15 کیلۆ لە کێشی جەستەی دابگرێ ئەڵێ ئەو 15 کیلۆ داگرتنا هاوشێوەی 15 کیلۆ نییە لەسەر ئەژنۆ بەڵکو زۆر زیاتر کەمی لەسەر ئەژنۆ ئەنجا بێگومان هەمومان نەزانین کێشی جەستە بەرەو خوارەوەیە و ئەو زەبرە زۆرە لە کۆتاییە ئەژنۆ قاچەکانمان کە وەریە گرنگ زەبرەکە پێم خۆشە ئەوم بۆ یەکلایەکیت و بوو کێش هێندە گرنگە و بۆ 15 کیلۆکە لێرەیە مقابلی ئەو 15 نییە ڕاستە پێشەکی بەشێکی زۆر لەو کەسانی کە زبربوونی جونگەی ئەژنۆیان هەیە ئەمە تایبەت نییە بەس بە جونگەی ئەژنۆ ینی بۆی هەیە لە جونگەی سێبەندە و بڕڕەکانی پشتیشە هەڕووبات بەشێکی زۆریان ممکنە ئەوانە بن کە کێشیان زۆرە کێش زۆری ینی پارێستایەکی زۆر ئەخاتە سەر جونگەکە و بە شێوازێکی ناهاوسەنگ کار دەکات لە بینی ماسوولکەکانی بەشی پێشەوە لەگەڵ بەشی پشتەوەی ئێسکی ڕاندا ئەگەر ئەم باسی جونگەی ئەژنۆ بکەین وەکو کێش زۆری ئێمە لە کاتێک ئەتوانین بە کەسێ بڵین کێشی زۆرە ڕێژەیەک هەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی دیاری کردووە پێوترێ BMI Body Mass Index بە ئینگلیزیەکەی کە ئەمە ڕێژەیەکە کیلۆگرامە لەسەر مەتر دووجا هەر کەسێک لە ماڵیشەوە ئەتوانێت ئەمە بەخۆی بکات بۆی بزانێ ئایا کێش زۆرە یا قەڵەوە یا قەڵەوی مەترسیدارە بۆ شێوازە ڕێکخراوە لە 18.5 بۆ 25 کە بڵین کەسەکە حسابیەکە کیلۆگرامەکەی حسابەکە لەگەڵ مەتر بە بەڵێ مەتر بە تواندوو ئەگەر کەسەکە لە بینی 18.5 بۆ 25 بێ ئەمە پێوترێک کەسێکی ئاسایی و مشکلێکی وای لەوانەیە تەندروستی توش نەبێت لە 25 بۆ 30 پێوترێک کێش زۆری نەک پێی ناوترێک قەڵەوی بەس پێوترێک کێش زۆری باشترە کە کێشی بێنێتەوە خوارەوە بۆ BMI-کە لە 25 و بەرەو 18.5 بێ 30 بۆ 35 ئەمە قەڵەو و 35 بۆ 40 بۆ ئەوانی قەڵەوی مەترسیدار جاری وایە لە دەرەجە زۆرەکانە نەخۆشی لێرە قەڵەوی کوشندەشی پێوترێ بەڵام ئەم BMI بەس بۆی لای بینەران وازح بێت کەسێک بۆ نمونە یاری ماسوولکەکانەکە لە جیم کەسێکی وەرزشەوان لەوانەیە ئەمەی بەسەرا جێبەجێ نەکرێت ئەم BMI لەبەرەوە ممکنە ئەو بارستایی ماسوولکەکانی زۆر بێت بەڵام بۆ نمونە BMI-یەکەی 28 بێ بەڵام کەسێکی تەندروستە هیچ مشکلەیەکی نییە بۆی ئەمە کە باسی کێش زۆری ئەەکەین بە تایبەت لەسەر جونگەی ئەژنۆ
باسی ئەوەکەین کە کەسێک وەرزشەوان نییە وەرزش ناکات بەڵام BMI-یەکەی ئەوەی پێم وتن کیلۆگرامە مەتر دووجا 35 بەڵێ ئەمە بارستایەکی ناهاوسەنگە خاتە سەر جونگەی هەموو سێ جونگەی کە باسم کرد و بەتایبەت جونگەی ئەژنۆ لەبەرەوەکو جەنابەت فەرمووت ئەو 15 کیلۆیە بەڵێ بەدڵنیاییەوە 15 کیلۆکە لەسەر جونگەی ئەژنۆ لەوانەیە لە هەندێک حاڵەتە زەربی سێ ببێ یا زیاتریش ببێت ئەو بارستایە کە ئەکەوێتە سەر جونگەی ئەژنۆکە لە بەتایبەت لەو کاتانەیە کە ئەژنۆکە ئەنوشتێنرێتەوە بۆ نمونە کەسێک بەسەر قادرمەیە سەرەکەوێ یا بەسەر شاخێکایە بەسەر قادرمەیەک هایەتە خوارەوە لەو کاتە بارستاییەکەوە بڵین کێشەکە زۆر زیاترە بێ لە تەنها ئەو 15 کیلۆیی کە زیاتری هەیە بۆ نمونە جەناب بۆ تێگەنەوە کیلۆ بێ پێ بۆ 75 کیلۆ ئەو 15 کیلۆیە وەکو ئەوایە کەسەکە 45 کیلۆ زیاتر بێ لە ڕێژەی ئاسایی کاتە کەمکردنەوەی ئەم کێشە زۆر بەسوودە بەشێ بەڵێ کەمکردنەوەی بەپێی ئەوەی کە لە کتێبیشان نووسراوە و سەلمێنراوە و ئەوەی کە باس ئەکرێت بڵێ بە هۆکاری سەرەکی ئەبینرێت بۆ نەک نەهێشتنی زبربوون چکە زبربوون کە لە جونگەیەکە ڕووی یا مەحاڵە بگەڕێتەوە کەسێک گەیشتە دەرەجەی دووی زبربوون ئەم کەسە ناگەڕێتەوە دەرەجەی یەک و بڵێنێت ناگەڕێتەوە باری ئاسایی بەڵام کەمکردنەوەی کێشوالەوە وا لە تەندروستی کەسەکە کە باشتر بێت چالاکتر بێ ماسوولەکانی چالاکتر بێ و زۆر درەنگتر یان نەچێت بەرە و دەرەجەی 3 و 4 و ئەوانە یا زۆر درەنگتر بچێت زۆر باش بۆی کەمکردنەوەی کێش زۆر تەندروستە ئەگەر هەموو کەسێک هەوڵی بۆ زۆر باشە دکتۆر بەدەل لە کەمکردنەوەی کێش باسمان لەوە بۆ بکەکە بۆ پێی کازانی شێوازی ژانی هەر کەسێک لە هەر کەسێکە جیاوازە بەڵام بەگشتی پێمان بڵێ ڕێکاریە خۆپارێزیەکان چین لەوەی کە نەهێڵڕێت کەسەکە تووشی ئەم زبربوونە ببێت واتە پێشوی تووشی حاڵەتەکە بێ چی بکە خۆی پارێزێ بەڵێ وەکو باسم کرد گرنگترینیان ئەوە کەمکردنەوەی کێشە باشە بەڵام مشکلێک ینی کێشەیەک هەیە لێرە زبربوونی جونگەی ئەژنۆ پرایمەری ئۆستیئۆرترایتس هی یەکەمی ئەمە شتێکە بەڕاستی تا ئێستا وەکو هۆکار نەزانراوە بزەبت بۆچی کەسێک لە هەمان کێشا بۆ نمونە 75 کیلۆ کەسێکی دیش 75 کیلۆیە کەسی بڵین بۆ نمونە ئەحمەد توش ئەبێ محمود توش نابێ تا ئێستا ئەم هۆکارە بە تەواوەتی یەکلایی نەکراوەتەوە وەکو هۆکار بەڵام کۆمەڵێ ئامڕازی تر هەیە پێوترێ ڕسک فاکتەر بۆی هەیە هۆکار بێت بۆ زیاکردنی ڕێژەی و کەسانی کە بۆی هەیە ئەم زبربوونەوەیان تیا ڕووبا وەکو وتمان کێش زۆری و زەبر کە بەر جونگەکە ئەکەوێ زەبرێکی زۆر کە ناو جونگەکە ئەگرێتەوە بۆی هەیە ببێتە هۆی زبربوونی جونگەکە و لە کۆتاییدا ببێتە هۆی ئەوەی کە بچێتە مەرحەلەکانی پێشە و پێویستکە گۆڕینی جونگەکەی بۆ ئەشتان بدرێت بەنسبەت جونگەی ئەژنۆوە ئەم شتانەیە لەگەڵ ڕۆماتیزمە بەنسبەت جونگەی سێمەندەوە کۆمەڵی هۆکاری تریش هەن یعنی کە ئەکرێت ببێتە هۆی مای زبربوونی یا سەوفانی جونگەکە بە هۆکارەکانی بۆ نمونە ڕەشبوونەوەی ئێسکەکە تۆپی ملی حەوز یا جونگەی سێبەندە ئەمەش کۆمەڵی هۆکاری زۆری هەیە لەوانە نەخۆشیەکانی خوێن وەرگرتنی دەرمان بە شێوازێکی ناتەندروست بۆ نمونە مادە ستیرۆیدەکان بەرکەوتنی زەبر وشکاوی بۆ نمونە ملی ئێسکی سێبەندە ئەمانە هۆکاری ترن و بەشێکی تریش بۆی هەیە کە زبربوونەکە یان ناڕێکیەکە بەهۆی ئەوە دروست بێکە لە زگماکیەوە کە کەسێک لە دایک بووە ترازانی تۆپەی جونگەی سێبەندەی هەیە ئەمانە کۆمەڵە هۆکاری ترن کە بەڵێ ئەکا کە بۆ داهاتوو بی لە گۆڕینی جونگەکە بکرێتەوە بڵێ دکتۆر باسە لەم هۆکاری خۆپارێزی و چۆنێتی نەگەیشتن بە نەشتەرگەریەکە کرد بەگریمان باس لەوکەین کەسێک پێویستی بەم نەشتەرگەریە بڵێ لە بەشێک لە سەرچاوەکانە خوێنمەوە باز لەواکرێت کە سەرەتام نەشتەرگەری ئەنجام درراوە لە کۆتایی سەدەی 19 شوشەیان بەکارهێناوە لە شوێنی نەشتەرگەریەکەیە واڵەیەکی لە گرفتەکان ئەوەش بۆ کەشکاوە و ئەوەنی تر ماڵی نەخۆشەکەی وێران کردووە بەڵام خۆشبەختانە ئێستا یەک کۆمەڵ مەوادی تر بەکارێن بۆ دانانەوەی ئەم جونگانە پێم خۆشە تۆزێ بۆمان باس بکەی ئەم جونگەی دەستکردە لە چی دروست بووە و چۆندا ئەنرێ لێرە و بۆ ماوەی چەندێکیش بمێنێتەوە لەم شوێنەیە ئاساییە ڕاستە پێشکی نامانەوێت سەری بینەران بۆ بێشێنین شێوازە تەکنیکیەکانی ئەم جۆرە نەشتەرگەریە چۆنەوە ئەوە لە بەروی لە ئەخیرا لەوانەیە تااقەتیان بچێت لە بەرنامەکە
بەڵام تەنهاوەکو بە سادەیی باسی بکەین بە نمونە باسی بکەین نەشەگەرین گۆڕینی جومگەی ئەژنۆ مادەیەکی کانزایی لە کۆتایی هەردوو پەلەکەیان دائانرێ یعنی کۆتایی هەردوو ئێسکەکەیان دائانرێ ئەم مادە کانزاییە بۆی هەیە کۆبالت کڕۆم بێ بۆی هەیە زرکۆنەمی لەگەڵا بێ لەگەڵ کۆتایی سەرەتایی ئێسکی قامیشەش بە هەمان شێوە لە نێوانیانە مادەیەکی پلاستیکی هەیە پێوترێ پۆلی ئەثیلین ئەمە دائانرێ و پێشتر باست کرد بەڵێ مادەی تر هەبووە کە دانراوە و ئێستش ئەمانە ئەم نوع ئامادانە بەردەوام گۆڕانکاریە بەسەریانایەت بە نمونە زیاکردنی مادەی دژە ئۆکسێنەر بۆ ئەم مادە پلاستیکیە بۆی تەمەنەکەی درێژ بێت دەستکاریکردنی بۆندەکانی ناو ئەم مادە پلاستیکیە هەر بە هۆکاری درێژکردنی تەمەنی مادە پلاستیکێکە و یارمەتی ئەوە باکە بۆ ماوەیەکی زیاتر بمێنێتەوە کەمتر دابخورێت ئەم مادە پلاستیکێکە لە بینی دوو مادە کانزاکەیە دائەنرێت لە نێوان 15 بۆ 25 ساڵ جاری وایە بۆ زیاتریش ئەمێنێتەوە یعنی تووشی دواتر تووشی داخوران هەبێت لەوانەیە دواتر پێویستی بە نەشەرگەریەکی تریش هەبێت بەڵام شەر نییە لە هەموو نەخۆشەکە ئەمە ڕۆبات هۆکاری زۆرن بۆی بزانرێت کە ئەم مادە پلاستیکیە چەندێک ئەمێنێتەوە و بەپی تەمەنی کەسەکە ئاستی وەرزش و جوڵەی کەسەکە ئەمانە هەمووی دەورە بینن ماسوولکەکانی چواردەوری ئەو جومگەیە ئەمانە هەمووی دەورە بینن بەڵام بە شێوازێکی زۆر سادە مادەیەکی کانزایە لە هەردوو کۆتایی ئێسکەکە و مادێکی پلاستیکی لە نێوانیاندایە و ئەمە بەردەوامە لە گۆڕانکاری ئەمەی کە ئێستا ئێمە باسیەکەین لەوانەیە مەسەلەن 10 ساڵیکەیە 15 ساڵیکە زۆر بە شێوازێکی جیاوازتر بگۆڕێ مادەی تەمەن درێژتر بخرێتە بینی ئەم دوو کانزایەوە و لەخیرا بۆ نەخۆشەکە باشتریش ئەبێت دەستخۆش دکتۆر بە باسێکی نەشتەگەری گۆڕینی جومگەی حەوزیش بکەین جا وەگە زانین کە بەشێک لە هۆکارەکان ڕووداوە کە ڕووداوی هاتوو چۆ بێ کەوتن بێ و لەگەڵەوە شاهۆکاری زگماشیمان هەیە و باسی هەردوو هۆکارەکەمان بۆکە کە کاتێک پێویستەکە نەشتەگەرێکە بکرێت نەشتەگەری گۆڕینی جومگەی سێبەندە کەمێک جیاوازترە لە نەشەگەری گۆڕینی جومگەی ئەژنۆ لە گۆڕین جومگەی ئەژنۆ ئێمە تەنها کڕڕاکە و ئەو ئێسکە زیادەیە لە ئابین بنمونە چەند میلیمەترێک لە هەردوو لاکەوە بەڵام لە گۆڕین جومگەی سێبەندەدا لە ملی ئێسکی ڕانەکە لێ دەکرێتەوە و ئەگۆڕێ بە مادەیەکی کانزاوەکۆی کە پێشتر باسم کرد کەەوە چەند شێوازێکی زۆری هەیە و تۆپەکەش بە هەمان شێوە ئەگۆڕێ بە مادەیەکی کانزات دواتر مادەیەکی پلاستیکیەت وەکو هۆکارەکان کە باست کرد جەنابەت بۆی هەیە بە زەبرێکی دەرەکی با بڵین شکاوی ئێسکی ڕان بێت شکاوی ئێسکی ڕان جیاوازە لە شکاوی بۆ نمونە ڕانیا هەر ئێسکێکی تر بەپێ ئەوەی شێوازی خوێن بۆ چوونی ئەم جومگەیە جیاوازە لە ئێسکەکانی تر بۆیە ئەگەر کەسێک لە تەمە نابێت و ئەم ئێسکی ملی ڕانەکە شکا بێت بەڵێ بی لە نەشتەگەری گۆڕینی جومگەکە ئەگرێتەوە یا بە شێوازێکی کۆتایی پێوترێت تۆتەڵ هێب یا بە شێوازێکی نیوەیی تەنها بەشی تۆپەکە بگۆڕێت و لە بەشی فنجانەکە دەستکاری نەکرێت ئەم دوو شێوازە هەیە کە تێکنیکەکانیان زۆر زۆرن و ئەمەی کە باست کرد شێوازە زگماکیەکەشی کە پێوترێ خەلە ویلادیش ئەمەش بەڵێ یەکێکە لە هۆکارەکان ئەمە بۆی هەیە نەخۆشەکە تەمەنی زۆریش نەبێت و بەهۆی ئازار و ناڕێکی لە جوڵەیە سەردانی پزیش کات و جاری وا هەیە نەخۆشەکە خۆی داوای ئەوە کات کە شتێکی بۆ بکرێت و لە ئاخیرا بڕێ لە سەرەوە ئادرێت کە بڵێ جومگەکە پێویستی بە گۆڕینە بەڵام لە ڕاستیە ئەم شێوازە لە جومگە گۆڕین کەمێک ئالۆسترە لەونەوە شێوازەی کە بۆ شکاویەک جومگەکە ئەگۆڕێت ئەمەش چەند دەرەجەیەکی هەیە 1 2 3 و 4یشی هەیە بەپی دەرەجەکان شێواز و ئاڵۆزی نەشەرگەرەکە زۆر زۆر جیاوازە لە نەخۆشێک بۆ نەخۆشێکی تر و تەمەنەکەش بەڵێ بۆی هەیە وەکوتم نەخۆشێک هەیە 25 ساڵە 30 ساڵیشە بەڵێ ئەکرێ ئەم جۆرە نەشەگەری بۆ بکرێ و لە بیریشمان نەچێت لە کتێبان نووسراوە نەشەگەری گۆڕینی جومگە ئەمەنە سەرکەوتووە لە هەندێک کتێبان ناونراوە نەشەگەری سەدە بە نەشەگەری گۆڕینی جومگەی
حوز یان سێبەندە. بەختانە شتێکی زۆر باشەوە بەڵێ. تۆر پێم خۆشە باس لە بابەتی ماسوولکەکانیشکەین لە هەندێک لەسەر چاوەکاندا ئەوم خوێنەوەکاڵێ بە تایبەتی لە جونگەی سێبەندە ناسراوە جونگەی حوز لای خەڵکڵێ بەهێزکردنی ماسوولەکانی چواردەوری سمتوڕانەکان زۆر کاریگەرە بۆی کە نەیەڵێ ئەگەر کەسێ نەخۆشی جۆرێک لە هەوکردنی هەبێ نێڵە خراپتر بێ واگەر نەشی بێ نێڵێ تووشی هەوکردن ببێ باسی هەنێک لە وەرزشانەمان بۆ بکە واسی کاریگەری ئەم ماسوولکانشمان بکە کە چۆن دەوریان هێلەوەی کە نێڵن تووشی ئەم گرفتە ببێ. بەڵێ ئەمەی جەنابەت باست کرد نەک بە تەنیا لە جونگەی سێبەندەدا لە هەموو جونگەکانی جستەیە بەو شێوەیەیە هاوسەنگی ماسوولکەکان ئەبێ بپارێزرێت. بە نمونە جونگەی ئەژنۆ ماسوولکەکانی بەشی پێشەوە لەگەڵ بەشی پشتەوە بە تایبەت لە وەرزچەواناندا ئەبێ هاوسەنگەکەی بپارێزرێت و لە جونگەی سێبەندەشە بە هەمان شتە کۆمەڵێ ماسوولکە هەیە پێوترێ ئەبدەکتەرسیان ئەو ماسوولکانی کە ئێسکیڕان بەرەو دەرەوە هاتو چۆپی ئەەکەن ئەم ماسوولکانە بەڵێ ئەبێ بەهێزتر کرێن لەبەرەوەی لاوازی ئەم ماسوولکانەوە ئاکات ئەگەر هەتا بە نمونە لە نەخۆشانی بە تەمەنە کە نەشتەرگەری گۆڕینی جونگەکەشی بۆ ئەکرێ بەس ئەم ماسوولکانە ئەمەندە لاوازن یا بڵین کەسەکە نەخۆشیەکی بە نمونە جەڵدەیەکی مێشکی هەیە کە یاوەتی لەلایەک ئەمەندە لاوازن ئەو کاتە بی لە شێوازێکی تر لە فنجانەی گۆڕینی جونگەکە ئەکرێتەوە بەهۆی لاوازی ئەم ماسوولکانەوە بۆیە بەڵێ زۆر گرنگە بی لە بەهێزکردنی ئەو ماسوولکانە بکرێتەوە ماسوولکەی ئەبدەکتەرەکان وتم و لەگەڵ ماسوولکەکانی بەشی پێشەوە و بەشی پشتەوەی ڕان بۆەوەی جونگەکە بە هاوسەنگی بمێنێتەوە و بتوانێت کردارەکانی ڕۆژانی بە شێوازێکی باش ئەنجام بدات. زۆر باشە دکتۆر ڕەنج محەممەد پسپۆری ئێسکوشکاوی زۆر سپاس کە ئەم شەو لەگەڵمانەبووی بەرنامەکەمانێ جوان کرد هیوادارین بەگشتی بەرنامەکەمان سوودێکی بۆ ئێوەی بینەر و بەڕێزی شەبوو بێت تا بەرنامێکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ هەمیشە هەر تەندروست باش بن و بەخێرچن و خواتان لەگەڵ بێت.